ئاژانسی ئەسۆشیێتد پرێس لە راپۆرتێکدا ڕاگەیاندووە دابەزینی نرخی نەوت و فراوانبوونی کەلێنەکانی کورتێنانی بودجێ عێراق مەترسی لەسەر داڕمانی دۆخی ئابووری و دارایی ئەو وڵاتە دروست کردووە. ئاماژەی بۆ ئۆشکردووە بە گوێرەی داتاکانی وەزارەتی نەوتی عێراق لە مانگی نیسانی ڕابردوودا بە بەهای 1 ملیار و 423 ملیۆن و 499 هزار دۆلار نەوتی فرۆشتووە و بە بەراورد لەگەڵ ڕابردوو کەمی کردووە. ئاژانسی ئەسۆشیێتد پرێس ئەوەشی خستۆتە ڕوو ئەو ژمارانە ئاماژەیەکی مەترسیدارن بۆ دۆخی دارایی عێراق و لێپرسراوانی ئەو وڵاتە سەرقاڵی تاوتوێکردنی دۆخەکەن بۆ ئەوەی خەرجیەکانیان کەم بکەنەوە. ئاماژەی بۆ وەش کردووە هەرچەندە تا ئێستا هیچ بڕیارێک لەسەر کەمکردنەوەی موچەی فەرمانبەران و خانەنشینان نەدراوە، بەڵام ئەوە یەکێکە لە بژاردەکان. بەو پێی ساڵانە نزیکەی 45 ملیار دۆلار لە بودجەی گشتی عێراق بۆ موچە دەڕوات، بۆیە ئەگەری هەیە خەرجیەکان بە ڕێژەی لە 130 تا لە 150 کەم بکرێنەوە. ئەو ئاژانسە ڕوونیشی کردوێتەوە یەکێکی تر لە ڕێوشوێنەکانی حکوومەتی فیدراڵی عێراق بۆ کەمکردنەوەی خەرجیەکانی ئەوەیە بڕیاری داوە 383 ملیۆن دۆلاری پشکی هەرێمی کوردستان لە بودجێ عێراق ببڕێت کە پێشتر مانگانە بۆ دابشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم ناردوێتی. ئاژانسی ئاسۆشیێتد پرێس ئاماژەی بۆ وەش کردووە یەکێکی تر لەو گرفتە داراییانەی کە عێراق ڕوبەڕووی بۆتەوە ئەوەیە بەپی ڕێکەوتنەکەی ئۆپێک پێویستە لە 23 بەرهەمهێنانی نەوتی کەم بکاتەوە، ئەوەش دوجار دەبێتە هۆی کەمبوونەوەی داهاتەکانی. پێشتریش هەیسەم جبوری سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاندبوو ماوەی چەند ڕۆژە کە هیچ کۆمپانیایەک ئامادە نەبووە نەوتی عێراق بکڕێت. بەو پێش سەرچاوەی داهاتی وڵاتەکەمان بە ڕێژەی لە 96 پشت بە فرۆشتنی نەوت دەبەستێ و ئێستا نرخی نەوت دابەزیوە. دۆخی دارایی وڵاتەکەمان لە ئاستەنگێکی توندایە و دووشاری کورتێنانی دارایی بۆتەوە. جبوری ڕوونیشی کردوێتەوە خەرجی مانگانی عێراق 7 تریلیۆن و 200 ملیار دینارە، بەڵام ئێستا بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە داهاتەکانمان بۆ تریلیۆنێک و 500 ملیار دینار کەمی کردووە. بەواتایەکی تر مانگانە نزیکەی 6 تریلیۆن دینار کورتێنانمان هەیە. سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕاشی گەیاندووە ساڵانە عێراق پێویستی بە 138 تریلیۆن دینارە کە دەکاتە 110 ملیار دۆلار بۆ پڕکردنەوەی خەرجیەکانی کە 97 تریلیۆن دینار واتە 81 ملیار دۆلار بۆ دابینکردنی موچە و دانەوەی قەرزە دەرەکیەکانە. ئەوەشی خستۆتە ڕوو خەرجیە پێویستەکان لە عێراق دەگاتە 72 ملیار دۆلار کە موچەی فەرمانبەران و چاودێری کۆمەڵایەتی و چەندین خەرجی دیکە دەگرێتەوە. ئێستاش نەوتی عێراق بە 16 دۆلار دەفرۆشێت و نیوەی داهاتەکەشی تێچووی دەرهێنانەکەیەتی.